کاتت باش منوانە سەربانم ئەو برادرانە بڕیاریان داوە هێرش بکەن. منم دوا پەیام بێ لەوانەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان. ئێمە بە پێوە وەستاوین، بە پێوەش دەمرین. من لە بەرخاتی خەڵک لێرە مامەوە دەمتوانی بچم ژیانێکی خۆشگوزەران لە ئەوروپا لە دوای هەشتی تەمموزیش فرسەتی زۆر گەورەم بۆ هاتە پێش کە بتوانم ئەمە بکەم، بەڵام من بڕیارمدا لێرە بمێنمەوە و ملکەتی هیچ هێز و لایەنێکی ملهور، گەندەڵ، خیانەتکار، ناپیاو، ناپاک بەرامبەر بە خاک و نیشتیمان نەبم. خەڵکی کوردستان ئێوەم خۆش دەوێ، وڵاتەکەم ئێوەم خۆش دەوێ، کوردستان ئێوەم خۆش دەوێ. چاوی یەک بەیەکی هەموو کورد ماچ دەکەم لە هەر چوار پارچەی کوردستان. کوردایەتی خۆم سەلمان لە هەر چوار پارچەی کوردستان. ئەوەی پێم کرا من کردم. ئێستاش هەرچیەک بێ گەردنمان ئازاکەن. ئەمە لەوانەیە دوا پێیان بێ. چاوتان ماچەکەم، داواش دە خەڵکی سلێمانی دەکەم، داوای لێبوردنیان لێ دەکەم ئەگەر ببینە هۆی سەبەبی ناخۆشی بۆیان. چاوتان ماچەکەم.